لە پرۆژەی پردی تەنگی سید محەممەدم دیارە خۆشببختانە ئەمڕۆ کارکردن لە پرۆژەکە دەستی پێکردەوە بۆ زانیاری زیاتر دەچمە لای بەڕێوبەری پرۆژەکە کاک باوەڕ سعید گفتوگوی زیاتر لەگەڵەوە دەکەم کاک بارسڵاو لێ بێتوم کاتت باش ئەمڕۆ کارکردن لەم پرۆژەیە دەستی پێکردەوە هۆکاری ئەو ماوە کاتی پرۆژەکە کە کارکردن تێدا وەستا بوو چی بوو و ئێوە ئەمڕۆ بۆ دەستان کردوەوە بە کارکردن. سڵاو لە بەڕێزیشتان سەرتا بە خێراتنتانەکەین پرۆژەکەی ئەمە کە پرۆژەی دروستکردنی پردی تەنگی سێ محەممەدا لە بەرواری 15 سێ لەلایەن جەنابی کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت یێرەمی کوردستان بەردی بناغی دانراوە دوا بە دوای دانانی بەردی بناغە لەلایەن بەڕێزیانەوە بە مودەی نزیکی حوت مانگ بە بەردەوامی ئیشێکی زۆر باش لە پرۆژەکەی کراوە و خۆشببختانە نزبەیەکی ئینجازی زۆر باشمانەیە کە بە نزیکەی لە 15 ئینجازمان لە پرۆژەکەی کردو پرۆژەکەمان جێبەجێ کردووە و بە نسبت ڕاوەستانێکی کاتی لە پرۆژەکەی ڕوویاوە لە ڕابردوودا کە کەمێک کێشەی داراییمان لە پرۆژەکە هەبوو لە مۆزوعی شایستە داراییەکان خۆشببختانە دوا بە دوای ئەوە ینی هەموو لایەنە پەیوەنددارەکان هاتوونەتە سەرخەت و بە تایبەت زۆر زۆر سپاسی ینی نووسنگەی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت کاقوبا دەکەین کە دڵسۆزانە و خەمخۆرانە هاتوونەتە سەرخەت و جەنابی پارێزگاری هەڵەبجە نوخشەخان و هەموو لایەنە ئیداریەکان کە لە هەوڵێکی جددیا بوون دڵسۆزانە بۆ بەردەوامبوونی پرۆژەکە و دەستپێکردنەوەی پرۆژەکە خۆشببختانە لە ئێستا ئێمە بەڵێنی ئەومان پێدراوەکە شایستە دارایەکانمان پێ بدرێ و من مشکلەی لایانی مادی پرۆژەکە چارەسەر بکرێەوە و پاڵپشتیمان بکەن بۆ ئەوی ئێمەش بتوانین پرۆژەکە نسبەیەکی باشتر جێبەجێ بکەین و بیخینە خزمەتی دانیشتوانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجەوە کە پرۆژەکە پرۆژێکی گرنگە پرۆژێکی استراتیژیە پرۆژەکە بۆ خزمەتی هەموو لایەکە بەبێت جیاوازی ینی پرۆژەیەکی گرنگە و داواکاریی بەردەوامی دانیشتوانی پارێزگای هەڵەبجە بووە و لە هەموو سێکتەرەکانی سوودی بۆ پارێزگای هەڵەبجە ئەبێت و دەرەچەیەک و دەرگایەکی باشە بێ بە ڕووی پارێزگای هەڵەبجەیە لە داهاتووە کە لەو چەقبەستی و داخراویە ڕزگاریەکات و ئێمەش ئومێ دەکەین کە شایستە دارایەکانمان لە کاتی خۆیان پێ بدرێ و پاڵپشت و پشگیریمان بکرێت لە ئێستاە کە فەسلەکەی فەسلی ئیشکردن و کاتی کارکردنە بۆ ئێمەش توانین لەو مدە زەمەنی کە بۆمان دیاری کراوە بیخینە خزمەتی دانیشتوانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە و هەموو لایەک لی سوودبند بن و ببێتە پرۆژەیەکی گرنگ و استراتیژی و گرنگ بۆ پارێزگای هەڵەبجە لەو کاتۆ لە 15 سێوە کە باسێکی چاوکو ئێستا کارکردن دوا کەوتۆ لەم پرۆژێ لە دوای دانانی بەردی بناغەکە لەلایەن جەنابی کاقوبادەوە بە بەردەوامی ئیشکردن لە پرۆژەکە هەبووە و پرۆژەکەی ئێمە پرۆژێکی معقدە ینی پرۆژەیەکی ینی تایبەتە لە کوردستانە یەکەم جارە پرۆژێکی ئاوە بەم شێوازە لە ناو ئاودا جێبەجێ ئەکرێت ینی پرۆژەکە مشکلی خۆی هەیە ئەرقەلەی خۆی هەیە زەحمەتی خۆی هەیە ینی پرۆژێکی تایبەت و نمونەیە لە کوردستاندا کە جێبەجێەکرێت و لەو کاتەوە هیچ ینی وەستانێک لە پرۆژەکە ڕووی نەیەوانی بە مودی حوت مانگە بە بەردەوامی ئێمە لە پرۆژەکە کارەکەین و کارێکی زۆر باشیشمان کردووە مودەیەکی زەمەنی کورت وەستێنراوە پرۆژەکە لە ئێستا بەڵێنمان پێدراوەکە پاڵپشتمان بکرێت و کێشە دارایەکانمان بۆ چارەسەر بکرێت بۆی بتوانین پرۆژەکە ببینە پێشەوە و جێبەجێ بکەین و بخینە خزمەتی دانیشتوانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە دیارە سواز بۆ بەڕێبەری پرۆژەکان کاک باوەڕ سەعید کە باسی لەوە کردکە لە 15 پرۆژەکە چاو بوو بەڵێنیان پێدراوە لەلایەن نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەت بە ڕێزقوبات تاالبانی کە بەڵێنیان پێدراوە کە شایستە دارایەکانیان بۆ دابین بکرێەوە ئەمانیش لە بەرامبەرە بەردەوام بن لە کارکردن لە پردی تەنگی سید محەممەد و کارەکان بەباشی بەڕێ بکەن دیاران پردە گرنگی و تایبەتبندی خۆی هەیە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە و هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە بۆ پێی کە پارێزگای هەڵەبجە دەتوان بڵم وەکو پارێزگاکانی دیکەنیە هەمیشە هاونیشتیمانان و گەنجانی گلەی ئەوە دەکەن کە چەقبەستووە هەلی کار و دەرچەیەکی تیانە بۆیە ئەم پردە بە پردێکی استراتیژی و گرنگ دادەنێن بۆ هەم دەرچەیەکی بازرگانی بێ هەمیش هەلی کار بێ بۆ گەنجان بۆی هەمویان بە ئومێدەوە چاوەڕێن ئەم پردە تاوا بێت و ببێتە دەرچەیەکی باش بۆیان و هەم هەلی کار بۆ ناوچەکە بۆ هەم سنووری پارێزگای هەڵەبجە هەمیش بۆ ناوچەکانی دیکە دیارە وەکو کاک باوەڕش باسی کرد لەو کاتێک کە بەردی بناغەدانراوە چاوەکو ئێستا پرۆژەکە هیچ دواکەوتنێکی نەبووە و بەردەوام کاری تێدا کراوە و ماوەی کارکردنی کە تێدا ڕاگیرا ماوەیەکی کاتی بووە بەڵێنیان پێدراوە لەلایەن نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەتەوە کە شایستە دارایەکانیان پێ بدرێت و ئەوانیش کارەکانیان بەردەوام بکەن خۆشببختانە بە هاوکاری پارێزگاری هەڵەبجەوە جێگری سەرۆکی حکوومەت هەمویان بە خەمخۆرانە هاتوون بەدەم ئەم پرۆژەیەوە تاوەکو ئەمانیش کارەکانیان بەڕێ بکەن و بێتە دەرچەیەکی باشی بازرگانی بۆ سوود.